لە ئاینی ئیسلامدا ڕۆژوگرتن یەکێکە لە پێنج ئەرکەکە و دەبێت هەموو مسلمانان جێبەجێ بکەن سەبارەت بەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی شەردان بە وتەی سەرۆکی لیقی دهۆکی یەکێتی زانایانی کوردستان لە مانگی ڕەمەزاندا ئەو پێشمەرگانە دەتوانن بە ڕۆژوو نەبن بەمەرجێک لە دەرفەتێکی تردا ڕۆژوەکەیان بگرنەوە ئاماژەش بەوە دەکات پێشمەرگە لە شەردایە و جیهاد دەکەن بۆیە دەتوانن بە ڕۆژوو نەبن. بيجي پێشمەرگە مجاهدە مجاهد بۆ مجاهدی هەیە بەروکێ شەڕدا ڕۆژیا خۆ تەیبە ڕەمەزانی دەنەگرێت هەندیت سەنگەری دابتن پێشمەرگە هەندی سەنگەری دابتن هەندی واجبی دابتن بووی هەیە ڕۆژی نەگرێتن و ئەو خێرتر ئەوە ڕۆژی نەگرێت پشتی ئەکرێت ئەماڵ شتێک ڕۆژیا خۆ بگە هەگەندە ڕۆژی خۆرن لە سەنگەریدا پشتی ڕەمەزانی شتە ڕۆژە یادەکەدە. هێزەکانی پێشمەرگەی کوردستان دوو ڕەمەزانە لەسەر جەم میحوەرەکان لە بەرەی شەردایە لەگەڵ چەکدارانی داعش هاوکات بەردەوام ڕوبەڕووبوونەوە لە نێوانیاندا ڕوودەدات ساڵی ڕابردووش لیژنەی فتووە ئەوەی ڕاگەیان کە پێشمەرگەکانی بەرەی جەنگ دەتوانن بە ڕۆژوو نەبن و لە دەرفەتێکی تردا ڕۆژوەکانیان بگرنەوە. زانایانێک بە فقەکان ئاماژیان بەوە کردووە کە ئەو کەسانی ئەرکێکی قورسیان لەسەر شانە و ئەگەر ئەرکەکە ئەنجام بدەن بەهۆی ڕۆژۆ نەتوانن لە کارەکانە سەرکەوتوو ببن ئەو کاتە فتوای ئەوە دراوە کە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو نەبن و لە دوای ڕەمەزان ڕۆژەکەیان قەزاکەنەوە هەمان شت بۆ برا پێشمەرگەکانیش دروستە ئەگەر ئەبێ لە ئەسڵ وایە بە ڕۆژوو بن بەڵام ئەگەر توانێت ئەویان نەبوو کە بە ڕۆژوو بن ئەوە مافی خۆیانە کە بە ڕۆژوو نەبن و لە دوای ڕەمەزان ڕۆژەکە قەزاکەنەوە بۆی بتوانن پارێزگاری لە بەرەکانی شەڕ بکەن و پەرژینێ بن بۆ نیشتمان و بۆ گەلەکەمان. ڕۆژوگرتن لە ئاینی ئیسلامدا ئەرکێکە و دەبێت موسڵمانان جێبەجێ بکەن لە ساڵێکدا مانگێک موسڵمانان خۆیان لە خواردن و خواردنەوە دەگرنەوە بەڵام هەندێک حاڵەت دیاری کراوە بۆ ئەو کەسانەی کە دەتوانن ڕۆژوو نەگرن و لە کاتێکی تردا بیگرنەوە. عەفان ئەحمەد NRT هەولێر.